شێخ عەبدولقادری گیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کاتێکەوە گەنج ئەبێ ماڵیان لە مەککە ئەبێت، لە مەککەوە ئەچێ بۆ بەغدا بۆ تەلەبی عیلم بۆ دوای زانست و زانیاریە ئەگەڕێ. دایکی ئەینێرێت و پێی ئەڵێ ئەمە 40 دینار با پێت بێت، ڕاستگۆ بە درۆ نەکەی. کاتێک ئەڕوا لە ڕێگا لە زەوی هەمەدان لەوێ کۆمەڵێ دز ڕێگایان لێ ئەگرێ و قافڵەکە ڕوت ئەکاتەوە. یەکێک بەلای شێخ عەبدولقادری گەیلانیە ئەڕوا ئەڵێ چیت پێیە؟ ئەڵێ 40 دینارم پێیە. ئەویش وا ئەزانێ گاڵتەی پێکە ئیزنلاڵێ و ئەڕوا. دانێتر دێت ئەڵێ چیت پێیە؟ ئەڵێ 40 دینارم پێیە. ئەڵێ 40 دینارت پێیە و ڕاست ئەڵێ بەڵێ. ئەڵێ ڕێک دەستی ئەگرێ و ئەیبا بۆ لای ڕەیسی دزەکان، بۆ لای ڕەیسی قافڵەکە. ئەڵێ ئەم گەنجە ئەڵێ 40 دینارم پێیە و تەفتیشم کردو بەڵێ 40 دیناری پێیە. ئەڵێ ڕۆڵە چی شتێ وای لێت کرد کە ڕاست بڵێ؟ ئەڵێ دایکم پێمی وت ڕاستگۆ بە و درۆ مەکە، منیش نەمویست عەهدی دایک و پەیمانی دایکم بشکێنم. ئەڵێ یەکسەر ئەکابرا دەست ئەکاتە گریانێکی زۆر بە کۆڵ. ئەڵێ تۆ لە پەیمانی دایکت ئەترسی، من لە پەیمانی خوای گەورە ناترسم. ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله وعد بجارێکی تر من دزی نەکەم. بە دزەکانیش ئەڵێ ئێوە کەیفی خۆتانە، من ئەگەڕێم و بەلای خوا و جارێکی تر من ئەم کارە ئەنجام نادەم. دزەکان ئەڵێن تاکو ئێستا تۆ سەرگەورەی ئێمە بووی، لەم کارەیە کە ئەنجاممان ئەدا مادام تۆ گەڕایتەوە بەلای خوای گەورە و وازت لەم کارە هێناوە، ئێمەش هەر هەمومان گەڕاینەوە بەلای خوای پەروەردگار. گەنجێک کە ناوی شێخ عەبدولقادری گەیلانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆ هۆکاری هیدایەتی ئەم هەموو خراپەکارە.